هەر کەسێک بوختانی بۆ کەسێک کردووە پێش ئەوەی ڕۆح بگەوێ بە غەرغەرە با بچێت گردن ئازایی خۆی لێ بکات بڵێ ئەو بوختانەی بۆم کردی ئەی باشە و کەسانەی ماڵی خەڵکیان بە قوڕ کرد وەڵڵاهی ئافرەت هەیە خاوەنی چەنەها مناڵە بەسەرەوە دوو بەسەرەوە سێ بەسەرەوە چوار بەسەرەوە بوختانی بۆ کراوە ئێستا لەگەڵ مناڵەکانیان لە خانوویەکە کرێچین تۆ چۆن باجی ئەو بوختانە دیت بەچی ڕوویەکەوە گردنی خۆتی پێ ئازاکەیت ژیانی تەدمیر کرد و وێران کرد بینی خۆت و خواتەوە بکە دوعای خێری بۆ بکە خۆت بە شەرمەزار بزانە بەڵکو خوا لێت خۆش بێ لە قیامەتە ئەوانەی بوختانەکەن بۆ ئافرەتانی داوێن پاک چوار شاهێد نێنن هەشتا جەڵدەیان لێ بدەن قەتش شایەتیان لێ وەرمەگرن ئەوانە تاوانبار هەبێ ئەوانن ئیلا مەگەر کەسێک تەوبە بکە و چاکسازی بکە خوا لێی خۆش دەبێت ئەی ئەوانەی کەوە بە خێزانەکانیان ئەڵێن زیناکار تۆی زینا و کردووە خراپە و کردووە تاوان و کردووە ئافرەتی وا هەیە ناوێرێ مەرحەبای ئامۆزایەکی پورزایەکی پیاوێک بکات یەکسەر پیاوەکەی بوختانی بۆ کاڵێەوە تۆ حەزل و پیاوەیە وەڵا ئەوەی نمونە لە لای ئێمە حەز ناکەین هەمووی باسکەی لەسەر مینبەر و لەناو سۆشیال میدیاگینا ئەم کۆمەڵگا کۆتایی پێهاتووە وەڵا پیاوی وا هەیە زۆر بەلای وە ئاساییە تۆهمەی خراپەکاری بداتە پاڵ خێزانی کە خاوەنی چەند مناڵە ئەڵێ بێت و یەک قسێ بکەم یەکسەر تەپڵم لێ کوتێت ئەمانە کەی پیاون ئەمانە کەی موسڵمانن ئەمانە کەی بە خۆیان ئەڵێن بە غیرەت تۆگە لەگەڵ ئافرەتێک شانە و کرێ بوختانی بۆ مەکە پیاوێکی تابیعە بوو ژنەکەی تەلاقدا وتیان چۆن بوو فەرمی خێزانی من نییە وتیانەی و کاتەی خێزانی تۆ بوو بۆچی وا بوو فەرمیەوە ئەو کاتە خێزانە بوو ناتوانین تەداخلی بکەیت بۆیە با بە خۆمان بچینەوە بوختانش لەناو ئافرەتانە زۆرە ئەو خوشکە بە ڕێزانی کە گوێیان لێمانە و هەر کەسێکی ترکە دوای گوێ لە متارابێت تەقوای خوا بکەن پێش ئەوەی بە خامێکەوە بە ئاڵێنێک کە گیرفانی نییە پێش ئەوەی هیچ کەسێک نەیە بە فریامان ئاگداری خۆمان بین بوختان بۆ یەکتری نەکەین